نەوت وەک کاڵایەکی ئابووری و ڕامێری کاریگەری ڕاستەوخۆ و گرنگیە لەسەر ئابووری جیهان و دەستەبەرکردنی وزەی جیهانی بە شێوەیەک نەوت و گازی سروشتی پێکەوە لە سەدا 90 پێداویستی وزەی ڕۆژانی جیهان دابین دەکەن. بۆ یەکەمین جار لە ئەم ساڵدا نرخی بەرمیلێک نەوتی برێنت لە بازاڕەکانی جیهاندا بۆ 63 دلار بەرز بووەوە، هاوکات نرخی بەرمیلێک نەوتی خاوی ئەمریکاش گەیشتە 56 دلار. هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا پەیوەستن بە گۆڕانکاریان نێودەوڵەتیەکان و ئاسایشی وڵاتانی بەرهەمهێنی نەوت و ئابووری وڵاتان و ئاستی بەرهەمهێنانی نەوت. بەشێکی تر لە هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخەکەشی دەگەڕێتەوە بۆەوەی لە 2 ڕۆژی ڕابردوودا ئەمریکا نەیتوانیوە بڕی نەوتی بەردینی پێویست بەرهەم بێنێت. هێرشەکانی سعودی و هاوپەیمانەکانی بۆ سەر حوسیەکانی یەمەن و بەردەوامی ئۆپراسیۆنی ئەلحەزم یەکێکی ترن لە هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی نەوت. ڕۆژی چوارشەمەش بۆ سێمین جار بێژن زەنگەنە وەزیری نەوتی ئێران داوای لە ڕێکخراوی ئۆپێک کرد ئاستی بەرهەمهێنانی نەوت بە ڕێژەی لە 5 کەم بکاتەوە کە ئەوەش کاریگەری دەبێت لەسەر بەرزکردنەوەی نرخەکەی. بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا هاوکاتە لەگەڵ بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دراوە جیهانەکانی تر. لە ڕووی یەدەگی نەوتەوە عێراق لە دوای سعودیەوە لە پلەی دووەمدا دێت کە خاوەنی زیاتر لە 300 ملیار بەرمیل نەوتی یەدەگی ناجێگیر و زیاتر لە 150 ملیار بەرمیل نەوتی یەدەگی جێگیری هەیە کە بەگشتی دەکاتە 450 ملیار بەرمیل. هەروە هەرێمی کوردستانیش خاوەنی زیاتر لە 50 ملیار بەرمیل نەوتی یەدەگی جێگیر و بڕی یەدەگی ناجێگیریشی دەکاتە زیاتر لە 80 ملیار بەرمیل کە تێکرا دەکاتە 130 ملیار بەرمیل. لە ڕووی هەنارداکردنی نەوتی عێراقیشەوە بەپێی دوایین لێدوانی عادل عەبدولمەدی وەزیری نەوتی عێراق چاوەڕوان دەکرێت لە مانگی داهاتوودا ڕێژەی هەنارداکردنی نەوت بگاتە ئاستێکی پێوانەیی. عادل عەبدولمەدی ئاماژە بەوەش دەکات لە سەرەتای ئەم مانگەوە هەنارداکردنی نەوتی عێراق لە ڕۆژێکدا 3 ملیار و 100 هەزار بەرمیلی تێپەڕاندووە و ئەگەر کێشە لە بۆری نەوتەکاندا دروست نەبێ لەو ڕێژەیە بەرزتر دەبێتەوە. لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوودا نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا ڕووی لە دابەزین کرد بە جۆرێ نرخی بەرمیلێک لە 115 دلارەوە بۆ 45 دلار دابەزی. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا ڕووی لە بەرزبوونەوە کردووە و باپی بۆچوونی شارەزایانی ئابووریش نرخەکەی لە بەرزبوونەوە بەردەوام دەبێت. لە بودجەی گشتی عێراقدا بۆ ساڵی 2015 نرخی بەرمیلێک نەوت بە 56 دلار خەمرێنراوە و بەرزبوونەوەی نرخی نەوتیش بۆ 63 دلار کاریگەری دەبێت لەسەر کەمکردنەوەی ڕێژەی کوردێنان لە بودجەی گشتی عێراقدا کە بەوتەی هۆشیار زێباری وەزیری دارایی پێدەچێت کوردێنانەکە لە ئەم ساڵدا بگاتە 25 ملیار دلار. بەرهەم ساڵح NRT